کاک دکتۆر بەخوا من شتی وا ناکەم ینی ئەگەر شتێکی وا بکەمە بە سەری خۆمان هەڵگرین لەم شارە نەمێن حیامانەچێ من دایکم کەوێتە سەر جادە دوای خەڵک چی بە منەڵێت یا بە دڵنیاییەوە تۆ ناتوانانی وەز لە دایک بێنی ئەم سەری زمانی و بنی زمانی ئەوێ تۆڵە لە دایکم کاتەوە باشە ئەگەر من بزانم خزمەکانم یان براکانم ئەیگرنە خۆیان بەڵام تاکیدم هیچیان نایگرنە خۆیان ئێستا ئەو پەچی کردو ئەنجا لەگەڵ کەسیشان ناگونجێت ئەم بە حساب نوێژەکە و زەکاتەیە و ئەچێ بۆ مزگەوت و جەماعەتەکە ئەم چی لەوە ئەبەستێتەوانێ وە هیچ محتاجیش نییە ساگەر محتاجویت و تۆ لەسەر جادەبی بڵێ من خۆم خۆشتەیە تا ماڵ پێی بێ بە مزگەوت حرامە با من بچمە ناو ماڵە ئەو کوێتە سەر جادە و لەبەرەی وای لێکردن بەڵام تۆ ماڵ و حاڵی خۆتانە خەمکانێتان باشە براکانیشم یعنی وەزیان ئەوە باش نییە ئەمیان لە کرێکی ئەگەر براکانیشم بیبن بەخوا براژنەکانم نایڵم بچنە لایەن ینی کێشەی گەورە بۆ ئەوانش بەڵێ چکم ناگونجێ من خۆمەزام دایکی خۆم لەگەڵ ئەوانە ناگونجێت